بەڕەگەز عەرەب و بە کەلتور و زمان کوردن بە نەماڵەیەکی عەرەبی زوبێدین و لە حلەوە هاتوونەتە کوردستان بۆ نیشتەجێبوون. حتا ئەم دەقە مناڵ هیچ عەرەبێ نازانێ. ئیتر بەخوا تەقلید کوردی ئەم تەقلید کوردیمان وەرگردی حتا ئیسا خۆمان ناسیمانە یعنی خۆم ناسیمە زۆر تا ئیسا ئێمە هەر ناو کوردیمانە و باو باپیرمانیشە ناو کووردا بیە. قوتابخانەمانیشە کوردیە. تێکەڵین هەر لەگەڵ کووردا و ژن و ژنخوازین و چەندها مەفرەزەی پێشمەرگە هات لە لامانە ساحەتێک کرد ئەچی لە جەنگاوە چالاکێکی کرد و لە کات شەستەکانی شاق من وە بیرم نایە بەس لە 75 وە بیرمە تێ سامان گەرمیانی و شەهید مام ساڵح و عافیکا لە هەفتاکان لە 75 بی 76 بی مناڵ بیمە هاتن بۆ ماڵ مامەم حەیدەر. ئێمە کاتێ چاومان کردەوە ئیتر خۆم ناسیە سۆر لە ناو کوردابیمانە هەوە کوردیش قسەمان کرێ ناو خۆمانە و ناو خەڵکا و کەم و کورد دەرچیمانە ناو عەرەب دەنکە قسەمان کردیە بەس هەروەک کوردیەکە ئەژێن و هەر قسەی کوردیشەکەین. لە چییە عادات و تەقالید؟ هەروە مناڵمان و وە جلوبەرگەوە خۆمانەوە هەرسکەوتمانەوە کشت شتێکمانەوە بەڵێ هە کوردیە. ئەیە نەورۆزمانە ئەیە دەرچینمانە کشت شتێکمان هەوە کوردی هەڵەسین و دانشین. ئاوە یەکەیان ناوی سەید حوسێنە 20 کیلۆمەتر خۆرهەڵاتی قەزای کفریە بە مەڕداری و کشت و کاڵەوە سەرقاڵن. بۆ 70 ساڵ دەچێت جگە لە ڕەگەزەکەیان هیچ مۆرکێکی عەرەبایەتیان پێوە نەماوە. سامان کەریم کورد چاد نیوز سنووری قەزای کفری.